بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بینەرانی عزیز و خۆشەویست، سڵاوی خوای گەورەتان لێبێ. لە سەرەتاکانی ساڵی نوێی کۆچی 1442 کۆچیدا دەژین. ئەو ساڵە یا ئەو ڕووداوە زۆر گرنگەی کە لە مێژووی موسڵمانان و پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم ئەوەندە گرنگ و بەبایەخە کە حەزرەتی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەیکاتە سەرەتای یا دەستپێکی ساڵی نوێی کۆچی و کارکردنی موسڵمانان بە درێژایی ئەم 1442 ساڵەی ڕابردوو. بێگومان ئێمە لە کەناڵی ئاسمانی پەیام گرنگیەکی زۆرمان داوە بە هیجرەت و کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شاری مەکە و بۆ شاری مەدینە کە دەهێنێ زیاتر و بەبایەختریش لا لەم مێژووە گرنگە یا لەم ڕووداوە گرنگە بکرێتەوە کە خاڵی وەرچەرخان و دەستپێکی مێژوویەکی گرنگ بوو لە ژیانی پێغەمبەری خوا و ئومەتەکەیدا صلی الله علیه وسلم. ئێمە لەم ئەڵقەی بەرنامەکەمدا زیاتر باس لە پند و وانەکانی هیجرە دەکەین. هیجرەت چ پند و وانەیەکی تێدایە بۆ ئێمەی موسڵمان بە میوانداری جەنابی مامۆستا مەلا فاروق سەرگەتی زانای ئاینی تاوتپێی پند و وانەکانی هیجرە دەکەین. جەنابی مامۆستا زۆر بەخێر بی. خی گەورە تووشی خێرتان کە و مۆفەق و سەربەرز ئینشاءالله. پیرۆزبایەکی گەرمدا ڕاستەکەم بۆی ئەم ڕۆژە گرنگە ئەم ڕووداوە گرنگ و مێژوویەی لە ژیانی موسڵماناندا ڕوویداوە. ئێمەش سڵاو و ڕێزمان هەیە بۆ بینەرانی کەناڵی پەیام داواکەین لە خوای گەورە و پەروەردگار ساڵی کۆچی تازە کە بەسەرمانە ئەگەڕێتەوە ئینشاءالله خوای گەورە و پەروەردگار پیرۆز و مبارەکی کە لە هەموو موسڵمانان بەگشتی و لە ئێمەش بە تایبەتی و داواکانی لە خوای گەورە ئەم ساڵە ساڵێکی پڕخێر و بەرەکەت بێ بۆ ئومەی ئیسلامی و بۆ ئێمەش و بۆ گەلی ئێمەش ئینشاءالله و منش لەلایەن خۆمەوە پیرۆزبایی و دڵخۆشم بەم یادە و بەم جۆرە بەرنامانەکەوا زیاتر تیش بخێنە سەر وانەکانی کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم و بزانین ئێمە چۆن یادی پێغەمبەر چۆن ئەم کۆچە با بڵێن سوودەکانی قازانجەکانی وانەکانی بۆ ئێمەی موسڵمان چۆن لێی ئیسفادە بکەین. زۆر باشە جەنابی مامۆستا، بەر لەوەی کە باز لە پند وانەکانی کۆچ بکەین. کۆچ بۆچی گرنگە؟ ینی ئێمە مەبەستمەوەیە ئەم هەموو گرنگی پێ ئەدەین و ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەوەندە بە خاڵێکی یەکلاکەرەوە و وەرچەرخێنەری ئەزانێت کە ئیکاتە دەستپێکی ساڵی نوێی کارکردن بۆ موسڵمانان. واتە ئێمەش وەکو هەموو نەتەوەکانی تر وەکو هەموو ئاینەکانی تر شتێکمان هەیە پێی دەگوتێت تاریخ کە ئەویش بە ساڵی کۆچی دەست پێکا و کاری پێکەین. بۆچی گرنگە کۆچ؟ گرنگیەکانی کۆچ طبعاً لەوەدایە با بڵێن ئێمە پێش هەموو شتێک کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم ژیانی پێغەمبەر هەموو هەنگاوەکانی بریتە لە ئەحکام بۆ ئێمە بریتە لە ئەحکام بۆ ئێمە. بۆیە ئێمە ئەگەر بمانەوێ باسی کۆچ بکەین ئەبێ پێشەوەی باسی کۆچی پێغەمبەر بکەین، بمانەوێ باسی لەدایکبوونی پێغەمبەر بکەین پێشەوەی باسی لەدایکبوونەکە بکەین، پێشەوەی باسی ئێسرا و میعراجی پێغەمبەر صلی الله علیه وسلم معجزەکانی با بڵێن ئەو کارانە کە کردوێتی ئێمە پێش هەموو شتێک گرنگەکەوە شارەزابین لە نبووەت. بزانین نبووەت چییە؟ نبووەت بزانین چێکە ئێمە زانیمان نبووەت چیە. اینجا ئەو کاتە ئەزانین گرنگی هجرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەرچارخانێکی مێژوویی بوو، ئاسۆیەک بوو کەوا بۆ ئاینی پیرۆزی ئیسلام ئەم دینە کەوا خوای گەورە و پەروەردگار ویستی وەکو خۆرێک لە شاری مەدینەوە ئەم خۆرە هەڵبێت تیشکەکەی هەموو سەرزەوی تا ڕۆژی دوایی ڕووناک بکاتەوە. بۆیە کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو گرنگی هەیە کەوا ئێمە ئەتوانین بڵێن ئەگەر بمانەوێ وانەکانی کۆچ دەستیان بۆ بەرین و گرنگیەکانی باس بکەین ئەتوانین لە دوو خاڵا کورتی بکەینەوە لەبەرەی با بڵێن هەم بەرنامەکەمان درێژنەبێ هەم ئەوەیش کە لە توانامانایە هەر ئەوەندە ئێستا باسیەکەین ئەڵێن لە دوو خاڵا ئێمە کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم دووانەی لێ باسەکەین بە کورتی. وانە یەکەم ئەتوانین بڵێن هەرچی شەڕە، هەرچی کاولکاریە، هەرچی خوێن ڕشتنە، هەرچی زوڵمە، هەرچی خراپەکاریە لای کوفرە. یعنی ئەمە بە دلیل و بەڵگەوە ئێمام قسانە ئەەکەین ئەڵێن ئەمانە هەمووی لەلایەن کوفرەوە شەڕەنگێزی کاولکاری حەچی زوڵم ئەکرێ لە
باوکە گەورەمان ئادەمەوە دەست پێ بکە هەتاوەکو ئەم ئێستەکەەوە ئێمە تا هەتاوەکو دنیایش کۆتایی دێت جا ئەگەر ئێمە بمانوێت نمونە لەسەر ئەمە بێنینەوە ئەتوانین هەر لێکەم پێغەمبەرەوە تا آخر پێغەمبەر لە باوکە ئادەممانەوە هەتاوەکو خاتم پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەتوانین بڵێن هەر لە ئین بەسەطە ئیلەیە یەدەکە لتەقتولەنی ئالوێوە ئەتوانین ئیشارە بۆ ئەمە بکەین بزانین کە کاولکاریەکان تا تۆوەکان لە لای کوفرەوەیە چونکە ئەتوانین هابیل و قابیل مەسەلە چی لە بینیان بوو کێشەیان چی بوو مەسەلەن هابیل گوناحی چی بوو ئەم ئەڵێ هەڕەشەی کوشتنی لێکە بەڵام بالمقابل ئەڵێ لئین بەسەطە ئیلەیە یەدەکە لتەقتولەنی ما ئەنە بباسط ئیلەیە یەدەکە لأقتلك بۆچی ئەمەیان گرنگە فەرمێ ئینی ئەخاف الله لەبەر خاتی خوا معنای ئەوەیە ئێمە لێرا بۆمان دەرەکەوێتکەوە کاولکاریەکان هەمووی تۆی کوفرن پێغەمبەران کە هاتوون لە ڕواڵەتیشدا بۆ نمونە دەستی ئەوانی پێوە دیار نەبێ زۆر جار بۆ نمونە کابرا لە ئەمریکا لە ڕووسیا لە وڵاتێکی تر ئاژاوە و فەرتەنە خاتە وڵاتی موسڵمانانەوە و ئێمە لێرە لەوچە پێشی معجەبین کە ڕێکخراوە خێرخوازی و کۆمەک بەخشەکانی دێن دوو خێمەی شەڕیان بوونە دوو پاڵتۆ و دوو پێڵاو بە مناڵی خەڵکی کۆچکەوتووە دەن پێمان وایە ئەوان دەستی فەریاد ڕەسن ئێمە طبعا کێشەیەکمان هەیە لەگەڵ مسلمانانە ئاینی پیرۆزی ئیسلام قورئان و فەرموودە پێغەمبەر صلی الله عليه وسلم قورئان و نبووەت دووشتن زۆر بەرزن یعنی بەرز قسە ئەکەن بەڵام بەداخەوە ئێمە زۆر جاروامان لێ هاتووە تا شتەکان نزم نەکەینەوە خەڵک تێناگا زۆر جار کێشەی ئەوەمانەیە کاتێک کە باسی قورئان و باسی سونەتەکەین باسی پێغەمبەر صلی الله عليه وسلمەکەین ئەبێ شتەکان زۆر نزمکەینەوە زۆر جار ئێمە سیرکە ئەگەر نمونەیەکی با بڵێن دنیایی بینینەوە تۆ دارێکی هەیە سەمەردارە داری هەنار داری هەنجیر ئەم داری هەنجیرە سەمەرێکی زۆری گرتووە ئەگەر تۆ بتەوێ لەقەکانی شۆڕکەیتەوە بۆ لای خۆت سەمەرەکەی لێ بکەیتەوە هەموو لە قوپۆپەکەی ئەژاکێنی بەسەرێکە هەمووی تێک و پێک و زۆر بێشان ئەشکێنیتەوە بەسەریەکە بەڵام ئەگەر تۆ بەرزبیتەوە خۆت بگەینە مستەوای هەم بە باشترین شێوە لێ یەکەیتەوە هەم ئەوش یعنی لە جێی خۆیان هیچ جۆرە ژاکاویەکی پێوە دەرناکەوێت دەقەکانی ئێمە ئەمانەوە مسلمانان بەڕاستی ئێمە ئەمانەوە مسلمانان بەرزکەینەوە نامانەوێت نزمیان کەنەوە ئێستا کاتێک ئێمە باسی ئەم سەردەما ئەگەرمانەوە بکەن باسی زوڵ ئەم هەموو کاولکاریە ئەم هەموو یعنی ئەمە بەڕاستی نزمبوونەوەیە یعنی مسلمانان نازانن ئەم هەموو کاولکاریە نازانێت بە هەزاران بە ملیۆن ئاخۆ لەم قەرنی 21 بە ملیۆنان خەڵک ئاوارە بێ لە خەیما بژی بۆ لە وڵاتی خۆتان نەتوانی دانیشی بۆ خۆ ئەمە شتەکان ڕوون و ئاشکایە بۆیە ئێمە نامانەوێت یعنی ئاوانزم بینەوە بۆ ئەم شتانشکە ئەم شتانە زۆر نزم لە خوارەوەن ئێمەوانەوێت لە مستەوایەکی زۆر بەرسرا مسلمانان ئەم دەرگ بەم شتە بکەن بۆیە کاتێک کە ئێمە باسی تۆی کوفرەکەین تۆی کوفر هەر لەوێ دەست پێەکە کە ئەڵێ لئن بسطت إلي يدك لتقتلني ما أنا بباسط إلي يدك يدي لأقتلك حل لو كاتوا قابيل توي كفرة رمزي أتواني بلين رمزي توي كفرة أتواني بلين هابيل رمزي إيمانو مظلومية آشتي خوازية أو بوشوية هل بيكره هتاوكو يتخوارو بويا باش حضرت إبراهيم بوشي أيخنا ناو آقر بۆچی حەزرەتی ئیبراهیم ئەبێ بخرێتە ناو ئاگر بسووتێنرێ بۆ گوناحی چی بوو مەسەن حەزرەتی ئیبراهیم کاتێک کە ئەخرێتە ناو ئاگرەکەەوە چی کردووە چی وتووە خوێنی کێ ڕشتووە ماڵی کەی داگیر کردووە یعنی سێرکە حەزرەتی ئیبراهیم داوای چیان لێەکە پیاوێک کە یعنی بۆ خۆی ئەژی بۆ خۆی هیچ کێشەیەکی نییە ببێ ئەوەی هیچ کێشەیەکی بێ بەڵام ئەوان هەڵەسن ئەمەلیە قبول ناکەن چونکە ئەیوێ خەڵک بەرز بێتەوە نایوێ خەڵک نزم بێتەوە نایوێ خەڵک لە بەردەمی خەڵکا کوڕنوش بەرێت نایوێ خەڵک لە بەردەمی شتێکا کوڕنوش بێت کە یعنی ملی بۆ شتێک شۆڕ بکا کە بەدەستی خۆی دروستی کردەوەدای تاشیوە بەدەستی خۆی سەپاندوێتی بەسەر خۆیان لە عینی کاتیشا کە ئەمانە تا ئەم لەحزە دووبارە ئەبنەوە تا ئەم لەحزە تا ئێسش کەم تا قیامەت دووبارە بنەوە خەڵکی بەدەستی خۆیان بتان دروست ئەکەن
سەجدەیشیان بۆ ئەبەن و دوایی ئەوانیش زاڵە بن و ئەبنە زاڵم بەسەریانەوە. جا لەبەرەوە بەڕاستی لە فەرمودەدا هاتووە ئەفەرمێ بەنو ئیسرائیل زیاد لە 1000 دانە پێغەمبەریان شەهید کردووە. بۆ خۆ پێغەمبەران سەیری کە سەیری قورئان کە سەیری مێژوو کە ئەو پێغەمبەرانی کە هاتوون هەمیشە داوای ئیسلاحیان کردووە، داوای چاکەخوازیان کردووە، داوای پاکداوێنیان کردووە، داوای ئاسوودیان بۆ کۆمەلگا کردووە. بۆچی ئەو خەڵکە بەگوێ نەکردوون؟ بۆچی ئەمان ویستویانە خەڵک بەرزکەنەوە، خەڵکەر خۆی نەویستۆ بەرز بێتەوە. ئێستا ئێمە ئەمانەوێ مسلمانان بەرز بنەوە، مسلمانان ئەیانەوێ کۆمەلگا بەرز سیرکە، بەرز بڕوانێ، بەرز بڕوا، بەڵام خەڵکی خۆی نایەوێت، خەڵکی خۆی نایەوێت هەر دابەزێتە چینەکانی خوارەوە. پەیوەندی چییە بە هیجرەتەوە مامۆستانی؟ هیجرەت ئامانجی ئەوە بوو کە خەڵکەکان بەرز کاتەوە. ئێستا لە خاڵی دووهەمە ئەوە تا لە کۆتایی ئاەتەکەشە خوای گەورە فەرمێ خوا دەیەوێت کە کەلیمەی خۆی وە کەلیمەت الله هی العولیا، کەواتە ناوی خوا بەرنامەی خوا خەڵکی خوا هەمیشە بەرز بن و کوفر و بێدینیش هەمیشە لە پەستی خوارد. ئێمە ئێستا ئەمانەیە باسی ئەوە بکەین، بۆیە باسی مەسەلەن یەکەم با بڵێن هابیل و قابیلمان کرد، بۆیە باسی حەزرەت ئیبراهیممان کرد، زەمینە سازێکمان کرد، زەمینەیەکمان خۆش کرد، بۆی باسی ئەی باشە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێ لە جەزیرەت العەرەبا خۆ پێش ئەوەی ئیدعای پێغەمبەرایەتی و ببێتە پێغەمبەر و وەحی بۆ بێت، خۆ بە محەممەد الئەمین ناسراو بوو، خۆ جێگەی ڕازونیازی ئەو خەڵکە بوو. ئەی باشە گوناحی چی بوو کاتێەوە ئیذ یەمکڕ بکە الەذینە کەفەڕوا لیوثبیتوکە ئەو یەقتولوکە ئەو یوخریجوک. بۆ مەسەل گوناحی چییە؟ ئەبێ ئەوان ئەیانەوێ یاخودەوە تا بیگرن، یاخود بەسەل دووری بخەنەوە، یاخود ئەیەوێ ئەنواع و ئەشکاڵ کەیت لە کاتێکیشە ئەو شەوە کە ئەیانەوێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو هەموو مەکر و کەید و با بڵێن کوفری عالەمی هەموو کۆبەتەوە بە سەرۆکایەتی شەیطان، هەموو کوفری عالەمی کۆبەتەوە وەکو چۆن ئێستا کوفری عالەمی سەری کردووە بە یەکە، سەری کردۆ بەیەکە دژی مؤامرە دژی مسلمانان لە هەر شوێنێکە مسلمانێکە بێت دژێتی بە هەمان شێوە کوفری عالەمی بە قیادەی شەیطان کۆبەتەوە ئەمانەتەکانیان ئەوانەی کە لە ماڵ و مناڵی خۆیان شاردویانێتەوە ئەمین نییە لە ماڵ و مناڵ لەلای ئەم دایناوە، لەلای ئەم محەممەدەیە سەلات و سەلامی خوای لەسەر بێ کەچی پیلانیشی دانا بیکوژن، پیلانی کوشتنیان دانا. بۆ ئێمە ئەو پرسیارەکەین ئەڵێن بۆ گوناحی چی بوو؟ خۆ ئەو محەممەدە بە ئەمین بە ڕازگۆ جێگەی ڕاز و نیاز حەلی مشکیلەیان بۆ مشکلەکانیان ئەکرد، یعنی ئەوەی کە با بڵێن هەچی ئیجابیات بوو ئەم بۆی جێبەجێکردن، ئەی بۆچی ئەمانە بیانەوەی بیکوژن؟ ئێمە ئەڵێن یەکێ لەوانەکانی هیجرەت ئەوەیە، ئەڵێن هەرچی سلبیاتە لە لای کوفرەوەیە، هەرچی خراپەکارێ لە لای کوفرەوەیە. بۆیە ئەڵێن هەرچی پیلان داڕشتنە بۆ لە ناوبردنی کەسە باشەکان و مسلحەکان و ئەوانە هەمووی تۆوی کوفرە و ئەوانە کەوا شوێن کەوتوی ئەم دینە ئاسمانیانە نین ئەمە ئەەکەین. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم معزز و مکرم خوای گەورە و پەروەردگار فەرمێ وەیەمکڕون وەیەمکڕ الله والله خیر الماکرین. نقطەی گرنگ ئەوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دلیلمان بۆ ئەمە کاتێک کە ئەڕوا خی گەورە ئاگاداری کاتەوە ئەمە بەڵێ ئەمە دیارە هەموو بەچەکەەوە لە بەدرگاکەی وەستاون و ئەزانن بۆ کوشتنی ئەم تۆڵەیان لێ ناکاتەوە بڵێ مادام ئەمانەوە ئەکەن هەرچیەکیان لە لای منە ئەبێ بیخەمە گیرفان تورەکەکەم و بیبەم لەگەڵ خۆما. ئێمە بینیمان لە وڵاتی خۆمانە، لە وڵاتی خۆمانە مەسەلا دووهین بە شەڕیان کاتێک کە ئەڕوا مەسەلا ئەوەی کە سەرمای ئەم وڵاتە بێ خەڵکی ئیسفادە لێ بکە ئەیبا لەگەڵ خۆیان لەبەرەی خەڵکی دوای خۆی ئیسفادە لێ نەکا. بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم پیلانیان داناوە بۆ شەهیدکردنی بۆ کوشتنی لە ماڵی کە ڕوا ئیمامی عەلی بانگ ئەکات ئامۆزایەتی نزیکترین کەسی خۆی بانگ ئەکات، کەسێکی بێگانە بانگ ناکات وەرە لە جێگەی منە لێرەدا ئەنیش ئەوەی فڵان کەس ئەوەی فڵان کەس لەوەی ئەوانەی کە قاتلن دانیشتون ێستاشم فێر بەدەستن ئەیانەوێ بیکوژن هی ئەوانیشی تایە کاک ئەمە بەرەو بە فڵانەکەەوە بەرەو بە من ڕۆمم بە بنەوە فڵان کەس. یعنی حتا لە کاتێکا کە ڕاکە بیری بەلای ئەوە یەکەوە ماڵی خەڵک نابێ بفەوتێ، نابێت ئەوانە ئەمیان بە ئەمینزانی و ئەو ئەمانەتە ئەبێ بدرێتەوە دەستی خاوەنەکانیان. خۆ بەوەی من شاری مەکە بەجێڵم پێغەمبەر بەوەی شاری مەکە ئەوەمان تێگەنێ بەوەی ئەو شاری مەکە بەجێڵێ، یعنی ئەوە نائیتر تەواو، یعنی هەموو شتێک یعنی تەواو ئیتر مەکە ئەسووتێ ئەبڕێ برسێتیە قات و قڕیە، یعنی ئەوە نا ئەمە بگەڕۆ جێگەی خۆیان هەتا ئەوکە خوای گەورە و پەروەردگار هەلو فرسەت دێنێتە پێشەوە. جا بۆیە
يعني واني کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئێمە ئەڵێت ئەگەر لە هەر شوێنێکە شتی سلبیتان بینی خراپە و خراپەکاری خوێن ڕشتن یعنی تاڵانی ناعەدالەتی گەندەڵی هەرچیەکتان بینی ئەگەر بە ناوی دینی شەوەکرا دین بەریە لێی دین بەریە لێی لە هەر شوێنێکا بکرێ دین بەریە لێی با لە شوێنە مقدسەکانی ئیسلامیشا بکرێ مسلمانانشا دین لەو شتانە بەریە بەڵکو بەو بارەکەی ترا کە لە نقطەی دووهەما باسیەکەین هەرچی ئیجابیاتە هەرچی با بڵێن ئاوەدانکاریە هەرچی ئیسلاحە هەرچی چاکە و چاکەکاریە هەمووی هی ئەم دینەی ئێمەیە هەمووی هی ئیسلام و مسلمانانە با کوفر و لە وڵاتی کافرانیشا جێبەجێ بکرێ هی ئەم دینەی ئێمەیە چۆن ئێمە ئەڵێن سلبیات ئێمە ئیسلام و مسلمانان لێبەرین لە هەر شوێنێکا بکرێ ئیجابیاتش لە هەر شوێنێکا بکرێ مڵکی ئێمەیە ئیتر بەناوی هەر کەسێک وەرچێکی ترەوە بکرێ بۆ ئەویش دیسان دلیل و بەڵگەمان هەیە جەنابی مامۆستایەکە لەو پندوانانی کە زۆر گرنگە لە هیجرەتە ئەتوانین بڵێن زۆربەی یان نوێنەری هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا لە کافرێکە وەکو عەبدوڵای کوڕی ئوڕەیقت کە حشترەکان ئەکڕێ و ماوەی لای خۆی گلیانەداتەوە و پاشتیان با بۆ ئەشکەوتەکە بۆ خزمەتی پێغەمبەری خوا و ئیمامی ئەبوبەکر صلی الله عليه وسلم ڕەزا و ڕەحمەتی خوا لە ئیمامی ئەبوبەکر بێ کەسێکی وەکو عامری کوڕی فەهیرە کە وڵاغ ئاژەڵەکان با بۆی جێگە پێ ئەوان کوێر کاتەوە و شیری مەڕەکانیشی دەرخواردی پێغەمبەری خوا و هاوڵەکەی بدا بۆ نمونە کەسێکی وەکو عەبدوڵای کوڕەکە ئیمامی ئەبوبەکر ئەسمائی کچی ئیمامی ئەبوبەکر حتا بۆ نمونە ژنان لەم کۆچەدا بەشداری ئەکەن ئافرەتێکی وەکو معبەد مەبەستم ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم کۆچەدا ویستویەتی کەوا زۆربەی زۆری چین و توێژەکانی کۆمەڵگە بە مەفهومی مەشۆرەت و ڕاوێژکردن یا پشت بەستن بەشداری پێ بکە ئەمە تا چەند یەکێکە لەو پندوانانی کە زۆر جار پیاو هەر لە نێو خێزانەکەی خۆیان کارێکی زۆر قورس و گرنگەکە پرس بە کچەکە یا بە کوڕەکە یا بە خێزانەکەی ناکە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم هەموو خەڵکە بەشداری پێەکەن طبعا ئێمە وەکو عەرزم کردی ئێمە بەرسر لەوە بیرەکەینەوە لە کاتێکە ئێمە گلەیمان هەیە لەو خەڵکانەی مەسەلەن تازەترین شر مەسەلا کاتێکە باسی ئەم نەخۆشە لە ناوای کۆرۆنا هەرچەند تۆزە مۆزوعەکەمان هینە بێ کاتێکە باسی کۆرۆنا ئاکرێ ئەڵێ دکتۆرەکان وتیانە و نازانم ئەبێ تا دەست لە ڕۆژێکە 5-6 دەست بشۆ ئەها ئەڵێ کاتی خۆی اینجا خەڵک با مەسافە وەربگرێ و دوور بکەنەوە لە یەکتۆن ئەڵێ کاتی خۆشی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەرەنتینەی ڕاگەیاندووە ئەم کاکە من زمبوونەوەیە یعنی من ئێستا ئەگەر کابرایەکی با بڵێن ئەمریکی ئەوروپی مەسەلا دکتۆرێک بێت بڵێ ئەمە وایە بەمە من گەورەی پێغەمبەرم بۆ دەرەکەوێ هەر زۆر عیبە بۆ مسلمانان هەر زۆر عیبە بۆ مسلمانان ئەمە بە گەورەی و شانازی بزان بۆ پێغەمبەری خوا ئێمە ئەڵێین پێغەمبەری خوا لە کۆچەکەیە ئەم وانەیە بە ئێمە ئەڵێ خوای گەورە و پەروەردگار بۆ مەسئلەی میعراج ئێستا و میعراجەکە لە یەک لەحظە ملک و مەلەکوتی بە پێغەمبەر بینی یانێ ئەرز و ئاسمانی پێگێڕا بردیە عەرشی ئەعلا بەهەشت و جەهەنەم هەموو قیامەت لە ئادەمەوە لە دروستبوونی دنیاوە هەتا وەکو کۆتایی پیشانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم وەکو مەولوی هاتەوە ئەڵقەی هەر ئەلەریا ئەفەرمێت جێگەکەی کە گەرم بوو سارد نەبوو بوویەوە ئەی بۆچی لە کۆچێکە ئەمە لە کاتێکا کەس بەسەریەوە نەبوو ئەی بۆچی لە کۆچێکا کە بۆچی ئەبێ ئەو ڕێگە سەختە و ناڕەحەتیە ببڕێت ئەی بۆ خوای گەورە و پەروەردگار نەیەتوانی لە کون فەیەکونێکە لە مەکەوە بیگەێنێتە مەدینە نا وانەی کۆچی پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ بە ئێمە مسلمانان ئیمانداران هەموو یعنی خواناسی دین ئیمان یعنی یاسا و ڕێسا دینی ئێمە یعنی قوانین و یاسا و ڕێسا بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم هەموو یاسانەی گرتە بەر ئەم هەموو شتانەی گرتە بەر لە بەرەوەی ئێمەیش هەموو ئەوەی کە لە توانا و دەسەڵاتی ئێمایە ڕێکارەکان بگرینە بەر اینجا دوایی لە ئەخرەکە لا تەحزن ئین الله معنا حەزرەتی ئەبوبەکر فەرمێ گەرێکیان سەیری ژێرقاچی بکە خوار قاچی بکە بەس ئەوە دانێتە سەیری قاچی بکە لە ڕەئانە پێغەمبەر صلی الله علیه و سلم لا تحزن خوای گەورە فەرمێ لا تحزن
إن الله معنا خوای گەورەمان لەگەڵایە لەبەر ئەوە ئەم ڕێکارانە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ئێمە ئەفەرمێ ئومەتەکەم ئەوەی ئومەتی من و شوێن کەوتەی منە من چۆن ئەم ڕێکارانەم گرتە بەر ئەم ئیستیحکاماتەم کرد بەتەمای ئەوە نەبی مسلمانان دانیشە خوا کەریمە وەڵا هەموو کەس زانێ خوا کەریمە ئەگەر خوا بێوێ لە هاوینا بەفرە بارێنێ ئەمە کەی خواناسی خواپەرستیە تۆوێکە بەدەستەوەیە هێلکەیەکی جوانێ بەدەستەوەیە ئەم هێلکە 2000 جار بڵێ خوا کەریمە بڵێ خوا کەریمە خوای گەورە ئەگەر بیاوێ ئەم هێلکە ئەکا بەمە بەوە نایکا خوا نایکا قانونی خوا سنەتی خوا ئەوە نییە ئەی چی هیچ مەڵێ وەرە بیخەرە ژێر مەسەلا تەیرێک بیخەرە سەر ژێر تاوسێک دوای مدەتێک چیە تاوسێکی جوانی لێتە دەرەوە ئەمە چی ئەمە ڕێکارە ئەمە یانە خواناسی تۆ ڕێکارەکان هۆکارەکان هەموو ئامادەکە بەڵام چییە لە کۆت ئەخیرەکە بێتە دەستی خوا لە خۆتەوە دەست پێ بکە هەرچی لە خۆتەوە دەستی پێ کرد سەرنجامەکەی دا بەخوا ئیتر ئەوە نییە ئەوە ئیمانە هەرچی لە خواوە دەست پێ کرد کۆتایەکەی لای خۆت بۆ خواناسی نیە پەیوەندی بە دینی خواوەنەوە دینی خۆتە بۆیە ئێمەڵێن ئەم خەڵکەی ئەم بازارەی ئێمە ئەم خەڵکی ئەسێمە لە سا هەشتای من واتێ ئەگەم کە دینی خوانی هەمووی دینی خۆیەتی عەرزیەکە چونکە خوای پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوانەکانی کۆچا بۆ ئێمە ئەمە ئەفرمێ مسلمانان هۆکارەکان بگرنە بەر هۆکار بگرە بەر هەنگاو بە هەنگاو لە هیچ شوێنەکە پاڵ مەرۆ بڵێ خوا حسێبە خۆم تەسلیمی خواکەم هۆکارەکە بگرە بەر اینجا دوای بڵێ خوا حسێبە خوای گیان ئەوەی بە من کرا دامە دەستی تۆ ئەوی تریشی پێغەمبەر صلی الله عليه وسلم وڵاغ ئامادە ئەکا زائداً ئەوە هاوڕێی خۆی ئەبوبەکری سدیق زائداً ئەوە با بڵێن نەک ئەو هەر ناڵێ جوبرەئیلی ئەمین هاوڕێی سەفەرمانە ڕێگەمان لێون نابێت مەسەلا دلیلە کە شارەزای ڕێگە بێ اینجا غێری ئیتیجاهی ڕێگەی خۆی ئەگرێتە بەر ئەو لەبەروی نەزانن ڕێگەیان لێونەکە اینجا زائدەنەوە مەسلەی خواردن و مەسلەی ئەمانش مەسەلە بە شوانەکە ئەبوبەکری سدیق بە شوانەکەیڵێ وەرە شیرمان بۆ بێنە کچەکەی مەسەلا وەرە خواردنمان بۆ بێنە پاشان حیوانەکە ئەبێ جێگە پێکان بسرێتەوە ئەمانە هەموو چییە ئەمانە هەموو بۆ ئەوەیەکەوە ئەم یاسایی خوای گەورە و پەروەردگار فێری ئێمە بکات کەوا ڕاستە تەوەکول بەخوا بەڵام ئەبێ دوای ئەوەی هەموو یاسا و ڕێساکانمان جێبەجێ کرد بۆیە ئەڵێن لە مەسائیلی قەدەرە هەر شتێک لە خۆتەوە دەست پێ کرد کۆتایەکە سپات بەخوای گەورە ئەوە جێخۆیەتی تەواوە هەر شتێک لە خواوە دەستی پێ کرد کۆتایەکە لای خۆت بۆمە پەیوەندی هیچ پەیوەندێکی بە قەدەرەوە نییە و ئەمە تەوەکول نییە ئێمە یاساکان جێبەجێەکەین و خوایە گیان ئەمەی لە توانای ئێمایە کردمان و کۆتایەکەی تەوەکولمان بە تۆیە هەر لە ڕێوە بڵێن خوایە تەوەکولمان بۆ تۆی ئەوە دانیشین هیچ نەکەی ئەمە نابێ بۆ ێوانەکانی مێژوو ئەوە بە ئێمە ئەڵێت ئەبێ ئێمەیش ئەو هەموو استحکاماتە بکەین ئەو هەموو یاسایانە جێبەجێ بکەین ئەوەی کە پێویست بێ لەسەر شانی ئێمە بێ هۆکارەکان ڕێکارەکان بگرینە بێت بۆ ئەوەی بۆ هەر ئیشێکارەکە ئەمانوێ پێویستێتی ئەبێ ئەو هۆکارانە بگیرێتە بەر جا بۆیە خاڵ یەکەممان وتمان هەرچی سلبیات و کاولکاری و زوڵم و ستەمە وانە یەکەمی هیجرەت هی کوفرە لە خاڵی دووهەمی با بڵێن وانەکانی هیجرەتە ئێمە ئەڵێن هەرچی ئیجابیات هەیە هەرچی شتی باش هەیە هەرچی عەدالەت هەیە ئەوەی کە تۆ بە باشی ئەزانی هیچیە هی ئەم دینەی و هی ئەم شەریعەتەی ئێمەیە جا بۆیە بەڕاستی یعنی ئەمەش نمونەمان هەیە بۆ ئەمە نمونەمانێ هەر لە نمونونەکە کۆتمان لە ئین بەسەطە ئیلەیە یەدەکە لتەقتولنی ما ئەنا بباسط ئیلەیە یەدەکە لیەقتولەک ئەگەر تۆ دەست بەزەکەیتەوە بۆ کوشتنی من چکە من ئەزانم تۆ کە دەست بەزەکەیتەوە بۆ کوشتنی من کوشتنەکەی من ناحەقە من دەست بەز ناکەمەوە بۆچی ئینی ئەخاف الله رب العالمین هەمیشە ئەمە شیعاری مسلمانان بووە هەمیشە ئەمە شیعاری مسلمانان بوو ئەمە شیعاری پێغەمبەران بووە بانگخوازان بووە لەبەرەوە ئێستا ئەم هەموو نازانم ئەم هەموو کوشت و کوشتار و ئەم هەموو نازانم شتانە ئەیەن ئەیدەنە پاڵی دین لەکوێ دیناجێ بێتەوە لە حیاتی چ پێغەمبەرێکە
چ سەحابەیەکە چ پیا و چاکێکە چ بانخوازێکە ئەم شتانە ڕوویداوە لەبەرەوە ئێمە ئەڵێن ئەم شتانە بەڕاستی هیچی پەیوەندی بەدینەوە نییە بۆی ئەڵێن هەرچی ئیجابیاتە هەرچی خەیرە هەرچی چاکەیە هەرچی عەفوە هەرچی لێبوردنە هەمووی لە دینی خوادایە و لەم شەریعەتە عەزیمەدایە جا بۆیە ئێمە ئەڵێن ئەو ئاەتانەی کە خوای گەورە و پەروەردگار باسی ئەکا بۆ ئێمە ئەگەڕێتەوە هەموو سلمێنەری ئەمەن کە ئێمە ئێستا باسمان کرد کاتێک کە قابیل ئەڵێ بە هابیل ئەتکوژم ئەڵێن هابیل زۆر بە قووەتر و بەهێزتر و بەتواناتر بووە لە قابیل یعنی خۆ ئەگەر بیویستە ئەو بکوژێ زۆر بە ئاسانی ئەیکوژ چکە زۆر بەهێزتر بووە تا ئەو بەڵام تۆی کوفر لەبەرەوە ئینی ئەخاف الله نابێ بۆیە پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم وەکو عەرزمان کردن نەفەرمێ کون هابیلا ولا تكن قابلا هەمیشە ڕەوشتی هابیلیت هەبێ ڕەوشتی قابلی شەڕەنگێزیت نەبێ بۆیە هەر لێەوە ئەگەر پیا بینە خوارەوە لە ژیانی مەسەل پێغەمبەرانە هەتا دەگەنە ساڵح پێغەمبەر خوای گەورە قەومەکەی لە ناو ئەبات کە حشتێکی بۆ هێنا داوایان کە داوای مەعجزان لێکرد و لە بەردێک حشتێک و بەو شەتە پێش ئەمە هەموو قەول و قەرار و هەموو شتە ئیمزا کراوە کە ئەم حشترە خوای گەورە و پەروەردگار کە لەم بەردە هێنایە دەرەوە نابێ بیکوژن ئەگەر بیکوژن تووشی عەزابی خوا بن قوبوڵتانە قوبوڵمانە ئەو سەرچاوە ئاوەی کە هەتانە ڕۆژێ بۆ ئێوەیە بەتەنها ڕۆژێکیش بەتەنها بۆ حشتەکەیە ئەو ڕۆژێک کە حشتەکە ئەیخواتەوە کە دەمی تێخست هەمووی ئەخوار بەڵام لێوە کە هەمووی ئەخوارد بە ئەمری خوای گەورە و پەروەردگار لێرە هەمووی بوو بە شیر کاکە هەمووتان وەرن شیری لێبن قەومی ساڵح ئەو ڕۆژە لە باتی ئەو شیریان هەبوو ڕۆژی 100 شیر بەرە دەستی کێکەوەشتی وە بەرحاڵ هەڵسان تۆوی کوفر هەڵسا دیسان لەوێشە حشتەکان لە ناو برد حشتەکان کوشت بەڕاستی تووشی چی بوون تووشی غەزەبی خوای گەورە و پەروەردگار بوون پاشوی کە خوای گەورە لە ناو بردن ئەفەرمێ حەزەتی ساڵح ئەگەڕا بە ناو قەومەکەیە تیا چوو بوون بە ناو شوێنەوارەکانیانە ئەگریا ئەی فەرموو یا قەومی قرآن بۆمانە گەرێتەوە یا قەومی لەقەد ئەبلەغتوکم ڕیسالەتە ڕەبی وەلاکن لا تحبون الناصحین قەومەکەم من بەلاغی خوای گەورە و پەروەردگار من ئەوەی کە خوای گەورە و پەروەردگار ئەمری پێ بە ئێمە ڕاگەیان پێی رازی بوون بەڵام ئێوە بەگوێتان نەکرد تا بەم دەردە چوون تیا چوون ئێوە ئەو کەسانی کە ئامۆژگاری خێرتانەکان خۆشتان ناوێن بەڕاستی ئێستا شەروایە ئەو کەسانە قسەی خێرەکەن خەڵک خۆشیان ناوێت نازانم بۆ لەبەرەوە یعنی ئەمە قەومی ساڵح پێغەمبەر سەلات و سەلامی خوای لەسەر بێ یعنی خۆ ئەبوا لە جاتی ئەو خەم و خەفەتەی کە حەزەتی ساڵحی خۆ ئەبوا بڕە بدە بڕۆن دەرتان بێەوە ئەو بەگوێم ناکەن لە باتی ئەوەی ئەمە بڵێ بە ناویانە ئەگەڕا و ئەگریا ئەی فەرمووی یا قەومی لەقەد ئەبلەغتوکم ڕیسالەتە ڕەبی وەلاکن لا تحبون الناصحین بەڵام بەڕاستی ئامۆژکە ئەوانەی کە بەڕاستی ئەوانەی ئامۆژگاریتانەکەن ئێوە خۆشتان ناوێن بۆیە حەزەتی لوط سەلات و سەلامی خوای لەسەر بێت ولوطا إذ قال لقومه أتأتون الفاحشة ما سبقكم بها من أحد من العالمين فەرمی ئاخر قەومەکەی من تخوا ئیشە ئێوە ئەیکەن هیچ گەلێک ئەوەی نەکردووە ئەخۆ کەی ئیشە ئێوە ئەیکەن ئیشێکەکەوە لە ئینسانی یعنی لە پیاوی پیاوانە ئەو شتانە ناوەشێتەوە لە ئینسانی باش ناوەشێتەوە بەڵام نتیجەکەی چی بوو وما كان جواب قومه إلا أن قالوا أخرجوه من قريتكم إنهم أناس يتطهرون هذا خەڵکیان لێ هاڵنەداری دەریکەن ئەمە پیاوێکە باس داوای داوێن پاکی ئەکا دەریکەن بۆچی دەریکەن تاوانی حەزەتی لوط ئەوە بوو داوای داوێن پاکی ئەکرد یعنی تۆوی کوفر هەمیشە تۆوی کوفر ئێستش زۆر هەن یعنی لەم سەردەمانەدا بە هەمان بانگەوازی قەومی لوط دووبارە ئەکەنەوە کاتێک کە ئامۆژگاریانەکەن إنهم أناس يتطهرون
ئەمە وانەکانی کۆچن سەر پێغەمبەران هەمیشە یعنی ئەمە ئیشی پێغەمبەران بوو ئەگەر بێنە سەر شوعیب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ پاش ئامۆژگاری یعنی قەومەکەی کە تەرازوو بازی مەکەن کە ئەوە مەکەن کە ئەوە مەکەن کە ئەوە مەکەن وەڵامی وقال الملأ الذين استكبروا من قومه لنخرجنك يا شعيب والذين آمنوا معك في قريتنا أو لتعودن في ملتنا والله شعب قالت له سروا يعني بردوان بي نيري اما دس يكتري ببرين وخيانه لا يكتري بكين ومال يكتري بخوين وسوب خوين يعني دزيب كين وامان والله برايان او تعال لقل اما يقل اما او ما تسيك الله كيت ولا قل ما انا ابي ياخذ بيدن ابي اجنا ليت قبولناكين زۆر باشە مامۆستا با بچینەوە سەر هیجرەتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتی بەرنامەکەشمەوەندەی نەما بێ یەکێک لەو پندوانانیان بوون ئەو پێویستیانەی تایبەتمەندیانە هیجرەت بریتە لە پەیمانی عەقەبەی یەکەم و دووەم واتە زۆر جار دەسەڵاتدارێ سەرکردەیە کە پەنا ئەبا بۆ وڵاتێک دوایی ئەم وڵاتە لە ژێر فشاری وڵاتێکی زلهێسترا ئەم سەرکردە و شۆڕژگێڕە تەسلیمی وڵاتی دوژمنی سەرکردەکە کاتەوە کە زۆریشمان بینیوە بەڵام دەبینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر ئەساسی ئیمان و ئەخلاقێکی جوان لەسەر ئەساسی بەیعەت و وەرگرتنی بەیعەت لە عەقەبەی یەکەم و دووەم یەکەم جار 12 کەسن دواییش ئەیان کا بە نەقیب بەسەریانەوە کە ئەبێتە 70 و ئەوەندە پیا و چەند ئافرەتێک تا چەند ئەم عەقەبە و عەقەبەی یەکەم و دووەمە گرنگ بوو بۆ وەکو بناغەیەک وەکو سەرکەوتنێ بۆ هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم والله طبعا پێغەمبەر صلی الله عليه و سلم پێشەوەی کە کۆچ بکا بۆ شاری مەدینە وەکو وتمان هۆکارەکان هەمیشە پێغەمبەر هۆکارەکانی پێشتر گرتبووە بەر ئەو زەمینە سازیە کرابوون ئەوانەی کە موسڵمان بوون داعوەتی نەکردن وەرن لە شاری مەکە دانیشن فەرمی بچنە لە شوێنی خۆتان دەوروبەری خۆتان بۆیە ئەو زەمینە سازیە کرابوو لە شاری مەکەی پیرۆزە لە ڕێگادا یعنی ئەو خەڵک ئاشنا بوو حتا فەرمێ کاتی پێغەمبەر سەڵەم کۆچە کاتیەتە شاری مەدینە بەدەگمەن ماڵی تیاما بوو کە ئیسلامی تێنەچوو بێ بەدەگمەن ماڵی تیاماوە کە ئیسلامی تێنەچوو بێ ئەوش چەندینێکی ژمارەیەکی کەم بوون بە هاتنی پێغەمبەر صلی الله عليه و سلم ئەوانیش هەموو بوون جا لەبەر ئەو زەمینە سازیە کرا ئەو وانەکانی کۆچ وەکو عەزمان کردن ئەمانە هەموو بریتە لەم زەمینە سازی و لەم ئەم ڕێساو یاسانەی خوای گەورە پەروەردگار ئەبێ بگیرێنە بەر بۆیە پێغەمبەر صلی الله عليه و سلم لە گەورەترین وانەی کۆچە وەکوتمان کە لێبوردەیی بوو کە گەورەترین لێبوردەییش لەلایەن پێغەمبەر صلی الله عليه و سلم ئەوە بوو کە فەرمی فەذهبوا فأنتم الطلقاء يعني دركراوة وإذ يمكر بك الذين كفروا ليثبتوك أو يخرجوك أو يقتلوك مقابل أما تشيبوا فاذهبوا أنتم طلقاء يعني أما وأنا كاني كوتشن إما أجر بمانويت يعني سيريكي ميجوي پێغەمبەران بکەین هەمووی بریتە لە ئاشتی و ئاشتەوایی بریتە لە ژیانی پێکەوە ژیان بریتە لە سەعادەت و خۆشبەختی بۆ مرۆڤەکان بەڵام نازانم ئێستا ئەم هەموو کوشت و کوشتار و شەڕ و شۆڕ و ئەمانە چۆن دراوەتە پاڵ ئەم دینەی ئێمە لەکوێوە خراوەتە پاڵ ئەم دینەی ئێمە لەکوێوە هێناویانە زۆر بەداخەوە مە گلەیمان لە کوفر نییە گلەیمان ئێمە نمونەیەک ئەگەر بێنینەوە جار ئەگەر مناڵێک لەگەڵ پاڵەوانێک بێنە لەگەڵ مناڵێکە زۆرانێک بگرن ئەگەر مناڵەکە پاڵەوانەکەی دا بە عەرزە تۆ نابێت چەپڵە لێبێ بۆ مناڵەکە بڵێ بەخوا مناڵەکە مناڵ پاڵەوان نییە ئەبێ بۆ خەلەلێک بگەڕێت لە پاڵەوانەکە بدەین ئەو خەلەل چی لە پاڵەوانەکە پاڵەوان چۆنە بێ مناڵ بیا بە عەرزە کە مناڵەکە توانی بیا لە عەرزە مەسەلە هێز و بازوو نییە مەسەلە ئەوەیە خەلەل لە پاڵەوانەکایە ئێستا ئێمە بێ مراجعەیەکی خۆمان بکەین ئێمە لەم سەردەمەی ئێمە بۆچی هەر کەسێک هەڵئەسێ بێوێ ناو دەرکا بێوێت بۆچی ئەبێ لەسەر ئیسلام بخوێنێ بۆچی ئێمە پاڵەوانەکەین بۆچی هەر مناڵێک هەڵئەسێ و بەسەر ئێمە زۆری خۆی تاقیکاتەوە ئەبێ مراجعەیەکی خۆمان بکەین داین ئەم خەلەلەمان لەکوایە مامۆستا ئەفەرمێ شێر کە خەو زۆری بۆ هانی مێشولە بەر ئەبنە چاوی لە خوێنی ئەخۆن چیان توانی بە جۆرێکی نەترساوی مەرج ئەوەیە دوای هەڵسانی پڵنگیش بێتە مەیدانی تۆی مێشولە ئەیدا گیرکرد ساچۆن دەرمانت پیانەکەم بۆ قەڵاچۆی ئەو خوێن مژە بیدە دەستم قورئانەکەم لەبەر ئەوە کاتێک کە ئێمە
لە دینەکەمان شارەزانین کوفر شارەزای لە دینەکەی ئێمە زۆر شت لە کوفرەوە وەریەگەزانین تا کوفر نەڕوا تحقیقی نەکا نەگەڕێ بە شوێنیا ئێمە نازانین مەسەلەن بۆ نمونە کاتێک کە باسی خوای گەورە ئافرەتەکە ئەفەرمێ بە ئافرەتان لە ماڵەوە دانیشن کاتێ ئەفەرمێ ئەچن بەڕێیا قورآن ئەفەرمێ کاتێک بەڕێ با تەقەی پێیان نێت بە هێمنی بچنەسەر بازنێتی خۆیان دەرنەخەن دەی ئەمە ئێستا بۆچی هەرچی ئافرەت هەیە لە بازارە لەدایە لە قاوشەکە بۆچی تەق هەرچی ئافرەتە ئەبێ بنی پێڵاوەکەی بزمارێکی پێوە بێت بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم خوای گەورە پەروەردگار ئەزانەیە کاتێک کە تەقەی پێی ئافرەتێک هات لەم لاوە پیاو گوێی لێبوو ئەزانێت چی ڕوو ئەدا لەبەر ئەوە کوفر بەڕاستی ئەمە با بڵێن کوفر لە هەندێک شتا زۆر شارەزاتر و زیرەکتر لە دینەکە ئێمە لە خۆمان ئەمە لە بەردەستمانایە هەتا وەکو ئەو نەڵێ اینجا دوای خۆمان هەڵە کێشین وڵا لە فڵانە شوێن کاب دکتۆرێک ئەمەی کەش کرد اینجا مێژەڵێن وڵا خۆ ئەوە گەورەی عەزەمی بابە ئەم دینەی ئێمە بمانەوێ و نەمانەوێت بیانەوێ نەیانەوێت 1000 دانە ساڵ لە پێش عەقڵیەتی بەشەرەوەیە من ئەمە کاڵێم 1000 ساڵ ملیارەها ساڵ با بەمە دینە دینی خوایە دینی خوا خۆ دینی فلانە کەس و فلان و فیسار نییە لەبەرەوە بەڕاستی وانەکانی کۆچ وانەکانی هیجرەت زۆر هەڵەگرێ زۆر شت هەیە لەم ئینان ئەمانە یعنی حەقە زۆر باز بکرێ بەڵام ئەمانە وەکو ئەڵێن نەک وەکووانەیەکی مێژوویی وەکو مەسائلی فکری بیری لێ بکرێتەوە ببێتە هۆی جوڵاندنی و حرەکەی مسلمانان کاکە ئێمە خاوەنی ئەم دینەین ئێمە خا با پێش ئەوەی خەڵکانی تر شتی هەندێک مەسائل و سڕیات و نهێنیات و کۆمەڵی معجزات و ئەمانەیە با ئێمە خۆمان بچینە پێشەوە لەبەرەوە داواکەین لە خوای گەورە و پەروەردگار ئینشاءڵڵا وەمان لێ بکەن کە بتوانین یاخوا دەست خۆش بێ و خوای گەورە پاداشتی بەخێر بداتەوە دووبارە بەرز و پیرۆز و شکۆدار بێ یادی هیجرەتی 1442 کۆچی لە بەڕێست و تەواوی مسلمانان ئێمەش دووبارە پیرۆزباییەکەین لە تەواوی مسلمانان و دوعای خێریان بۆکەین وڵێن داواکەین لە خوای گەورە و پەروەردگار ئێمە و هەموو مسلمانان لە هەموو نەخۆشی و ناخۆشی و ناڕەحەتێک بپارێزێت و ئینشاءڵڵا وامان لێ بکات بتوانین بگەڕێنەوە سەر ئەم دینەی خۆمان ئامین اللهم ئامین زۆر سپاس دەکەم بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەم تا بە یەکگەشتنەوەی تر لە ئەڵقەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ